سەری ساڵ جاتوخوا لەم بێ موچەی و بێوەزعە ماڵی جەناب و ئاوا بێ ئاوان ئەم ئیشی شاگردی و داوە پێم سەری ساڵ کووە هەیە تا ئێمە بچین جاتخوا سەری ساڵ بۆ ئێمەیە بەتەمانی بەملا بەلاپسی نەوەڵا کاکە بەتەمای چی بم ئاخە تخوا مەعاشەکەم جوانە تخوا ئەم وڵاتی ئەوەیە سەری ساڵی تیا بگێڕی ئەی کاکە بەجددی ینی ساحل من خۆم سیارەیەکی مەلیکەم بە هەزار قوڕ بەسەری کڕی کەچی سەیریکە کابرا دوای هەڵبژاردن کە ئیشی پێمان نەما یەکسە بڕیارێکی دەرکرد و پڕی کرد بە سەرمانە و لەو لاشۆ سیرکە 1001 کێشە و مشکلە لەم وڵاتە هەیە نە کارەبا هەیە نە ئاو هەیە نە موچە هەیە بەخواوە تەمام نیم هەر لەوەڵا سەری ساڵی چی ئەسڵ تواتۆ ئەم ساڵ چی خۆشیەک ببینی وڵایشتی وانێت خۆ سلااوتان لەبێ بەرنامەی ئەم جارەمان باس لە ساڵی ڕابردوو دەکەین واتە ئەم ساڵ کەتی داین دەمانێت بزانین لە ماوەی ڕابردوودا ئەم ساڵ چی ڕوویداوە هاوڵاتیان چۆن دەدوێن لەسەر نیگەران یاخود لە ساڵی 2024 دەچینە لای هاوڵاتیان بزانین ئەوان ڕەوشی ژیانیان و لایەنی مەعیشیان موچەیان دوژێوی ژیانیان چۆن بووە دەچینە لای هاوڵاتیان و ئەم بابەتە دەوروشین و بزانین ئەوان وەڵامیان چییە پای گەورە ئیشەڵا ڕستی بێەوەی بە 2024 کاسبی و چۆن و بازار چۆن وڵای بڵێ بچی وڵای هیچ نەبوو ناوەڵای هیچ بازار خەڵک معاشی نەبوو خۆڵی چی بیاڵە ناچاریەت بۆ بازار و تۆ ئەی لە ڕووی خەدەمات و کارە بە ئەوشەوە ئەوی شەر بەنسبەت و حکومەت ئەوی شەر خراپ هەمووی خراپە وەڵامی خراپ ئاینشت هەمووی خراپە ڕۆڵا بەعام خراپە هەمووی مۆلی دێ و یانەوەیتەوە گەرمان بە مۆلی دەکەن وەڵام مۆلی دەگەست نە حساب دەڕۆڵە باڵە وانێ باقی بڵێ هیچ ئەگەر پێی بێ پێشتی نەبێنەوە ماڵ وێرانە بێتەوە ئەم بەرهەمانە بەرهەمی سپایی و بەیانیان و ئەوەن ئەمی شەر تەسی لەم بازاری ئەمیش کردووە هەمووی تەسیر کرد هەموو شتێک وەڵا بەعام هەمووی تەسیر کرد هەموو شتێک وەڵا داش دۆچی نرخی شتومەکیش زۆر گران نییە بەڵام خەڵک پارەی پێنی کە پارە پێنە بوو چی بکە وانە حەقیانەت بڵێ نەوەڵی چی پێنێ کە هیچی پێنە بوو ناتوانانی شتێ بکە یعنی 2024 بۆ کاسبکاران نەهاتی بوو نارەوە بۆ عام هەمووی نهاتی بوو بۆ هەمووی بەعامن وانە نازانم هەندێک کەس بۆتەمان شەوی سەری ساڵ بکەنەوەوانە تخوا بەم وەزعەوەی ئەوەیە خۆشی نەوەڵە بە ساقم چی بێ شتەکە عامێ عامی جووا بووانێ هەروەڵا بە سەری ساڵی دەڕێ بەعام چی پێ ئەوەش نەکە خەڵگات بێتاقە دەبێ وانە وڵای وەکو 2024 نەک 2023 هەموو ساڵەکە وەکو یەک هیچ گۆڕانکاریی لە ئینسان و لە وڵات و لە هیچ شتێکان نییە ئێتە من شێرپەنجەمە شێرپەنجەی سیەکانمە خۆ نابێ ئەو دەنمانە تاخیرێ خەڵک معاشی نەبوو خۆڵی چی بیاڵە ناچاریەت بۆ بازار ئەگەر پیا بوونایە ئەوەی ئەو میلەتە کردی بۆ ئەمان و خستنیە ئەو ڕێگا کە ئەیبینی شونژێنیە نان نەبوو بیخۆن هەر لە دوای ڕاپەڕینەوە سەرکەوتنی ڕاپەڕینەوە تا ئەم کاتی کەێستا من لەگەڵ تو قساکەم هەمووی نەهامەتی بۆ تاچی کورد وەڵا ساڵێکی زۆر خراپ ساڵێکی بێکارەوە بوو ساڵێکی بێپارە بوو زارێکی بێ ئیش بوو بێ کاسپی بوو خۆشی ئەم کوردستانە بێ چی بێت خۆشی چی بێ وڵای وەکو 2024 نەک 2023 هەموو ساڵەکە وەکو یەک هیچ گۆڕانکاریی لە ئینسان و لە وڵات و لە هیچ شتێکان نییە وەکو بەنسبەت خۆمەوە هیچ گۆڕانکارێک لە منان نەبووە 2024 لە 23 خراپتر بووە 23 لە 22 خراپتر بووە یعنی ئەوەتی لە ئینتیفازەوە تا ئەم دقی هیچ گۆڕانکاریەکەی وان نەبووە بەو شێوەیە کە خەڵک بزانێ بڵێ ئەوە خەیقی نام ساڵ بۆ لا لە هەموو ساڵی باشترە وایە ئەتر هیچ شتێک لە خۆمان شک نامەوە کۆی بڵێن زیاتر شک نابم و سپاسانەکەم بۆ مەسەلەی دادگەریەکە شەروایە تەنانە بەشێک لە زوڵم و کوشتن و ئەوە هەبوو ئەمساڵ بەداخەوە تۆمەتباران یاخود تاوانباران بە سزای خۆیان نەگەیشت وەڵی هەتا بڵێ ساڵ بە ساڵ زیاتر کوشتن و بڕی زیاکات تۆمەباران چیە تۆمەباران ئەیگرن سژنەوە ملیان قەویەکەن دوای بەریانێن ئەمە یعنی چی من ئەمەوێت لە بەدەگی سەرا وەکو ئێران حکوومەتی ئێران وەکو ئێران بێبیکا بە پەتا چوانە ئەگە چوانە بک بە پتا خواوەکی من و قەت لە ژیان توقنی فیشەکێ ناکەم بیکڕم بە خۆم لە ماڵە دایبنێم
تکاکەم چەک قەدەقەکەن ئەوەی کە پێێتی کە لە دەریشەوە لە ماڵ شوێ بیگرن کاکە چەک فرۆشان قەدەقەکەن. یعنی 2024 لە ڕووی ژیان و لە ڕووی خزمەتەوە بۆ شارەکەش و بە ساڵێکی ئیجابی نبینیت. نەوەڵا بۆ شێوە نیە نەوەڵا شتێکی وان نبینم بەو شێوە بێکە بڵێ ئۆخەی دڵماخۆشە و شکرانی بۆ بکەیت. نەزانی چۆن 2023 و 2024 و 2030 هەر وەکو یەکە گۆڕانکاری لە کوردستانە دروست نابێت. لە هەموو وڵاتی عالەمە ئەگەر خەڵک بێوێ گۆڕانکاری بکە گۆڕانکاری نە بە شەڕە بێ نە بە قیڕەقی ڕوات و هاوارە بێ نە بە مەجموعەیەک ئەبێمان بگرێت و مەجموعەیە نەیگرێت. گۆڕانکاری وڵاتان ئەگەر سیر کە ئەسا دەوڵەتێکی وەکو ئێران بە نسبەتی وڵاتی ئێمەوە کە بە زمانی کوردیە خوێنین ئەو ناخوێنێ کە بە زمانی کوردی سەقافەتمان وەرگرتووە ئەو نەیەتی بە زمانی کوردی کتێبمان هەیە ئەو نیەتی. بەڵام سیرەکەی کە بایکۆ دەکا بەجارێ هەموو دوکانەکان داخا و خەڵک ناچێ بۆ دەوە. کەواتە 2024 بۆ تۆ چۆن بوو؟ چۆن تێپەڕی بەم بێموچەی و بەم دۆخە؟ هەموو کەس من یەکێکم لەم عالەمە بۆ ئەو خەڵکە هیچی بەخۆشی تێ نەپەڕیوە تا بن بەخۆشی تێپڕم. بەڵام من ئەڵێم ئەگەر تۆ داوای مافێک بکەی کە مافەکە مافی سەرەتایی خوو بێ با هەموو عالەم دوکان نەکاتەوە با دوکان نەکاتەوە با خەڵکە مووی نەچێ بۆ دەوام بە یەکجار نەچێ بۆ دەوە. ئەو کاتە یا حکومەت ڕایەت هەموو مانگێک لە کاتی خۆیان موچە و باتی و بۆی خەڵکەکە بە خۆشی ژیان تێپەڕێنێ یا ئەوەیە وازێنێ و لە ڕووی دادگەریشەوە دادگەریش نەبوو. یعنی ئەمان بینی کوشتن هەبوو ڕووداوی نەخوازراو هەبوو بەڵام سزایەکی ئەو تۆی تاوانباران نەدرا و بەشێکیان هەر تا ئێستا یاسانی گرت. باش ئاخرکەی ناکە ئەگەر تۆ لە وڵاتێکە ئەم وڵاتە شێوەیەکی دادگەری تیاابێ کە دادگەریەکەی بە شێوەیەک نەبێکە بتوانێت سەیتەرە بکا بەسەر خەڵکەکە خەڵکەرواکاتە. یعنی جاران بووتە لە ساڵێکە هیچێک ناکوژرا بۆ لەبەرەوەی دادگاکەی تنگ بوو. ئێسەی کوشێ 5 ساڵ 6 ساڵ و سێرەکەی دوایی ئافاتێک دەرەچێت. بۆ کارەباکەش هەر هەمان شێوە ئەو ساڵانی ڕابردوو بۆ ئەوی شەر باش نەبوو کارەبایەکی کەم زستانان کەمە بێتەوە هاوینان کەمە بێتەوە. بەخوا هەموو ساڵە لە زستانە هەروە بووە لە زستانە چ ساڵێکی بینیوەکە 12 سعات هین هەبوو بێ کارەبا بوو بێ یا هەر 6 سعات بووە یا حەوت بووە یا هەشت بووە یا نەبووە یا بووە ئەیتە شتێکی هەراوایی بووە قەتعیەن کارەبا نەبووە بگاتە 12 سعات لە زستانە ئیلا لە هاوینە بازە جارێ گەیشتۆتە 8 سعات 9 سعات. جەناب و پێشتر باس کرد کە چارەسەر وەرەگری پێویست بە دەرمان و ئەوەیە. ئێستا شەر بە هەمان شێوە ئەو چارەسەر و ئەوە بۆ جەناب زەحمەت نییە لەوەی کە پێویستەکە موچە وەرگری لە کاتی خۆیان موچەکەش ئاوایە. سێکە من ناپەڕێمەوە پاڕانەوە بخەرە ئەولاوە بەس باسێکی واقعەکەین. بەڵام واقعی حاڵ سێکە ئەمە هەوی خەسەخانەی هیوایە ئەبێ من 24 مانگی دوو چارەسەرم بکڕایە باشە ئەمە مانگی چەند ئێستا؟ مانگی 12 ئێستا مانگی 12 چەند مانگ دەمام گەسەریا چووە بەهۆی بێموچەیەوە نەچوویت؟ ئەوەش ئەوەی زدانی ویسەکەیە جەنابەت موچەخۆری خانەنشینی وایە خانەنشین یعنی وەکو نیشاندا دووبارە نیشەمان بیتەوە یعنیە ئێستا جەناب بۆ ئیتر بەچی دەرمانەکڕی دەرمانەکەش گرانە یعنی ئەوە نییە تۆ بڵێ حاڵاتابی من 2024 باشە ئەوەسی خەڵک بێ 23 شەروا بوو ساڵ بەسا خراپتر دەبێت دەی خۆ 23 شەروا بوو یعنی ساڵێکی چاکی نەبوو ساڵێ نەبوو بڵێ ئۆخەی 22 بران و پاشە کەوتە بوو دەم دەسیرکە ئێستا من شێرپەنجەی سیەکانمە خۆ نابێ ئەو دەرمانە تاخیر بێ خۆ نابێ نەیکڕی دەیبان نییە
دەینە کە نەبێت چیەکەی وانە من دانیشتووی مەجی بەگم قەناعەتێ هەبێ سەفەرەکەی تریان خوا سەری لێ چاوەشە کردم بەرامبەر بە ماڵی خۆمان 250,000 لە زەلامی وەرگرت زۆرم پێویست بوو بە قەرز وتم تا معاش وەرەگرم معاشەکە ئەمەngە تاخیر بوو لە ڕووم نەها دێواران بڕۆمە ماڵەوە دوای بانگە چوومە ماڵەوە ئەنی تۆ ئاوا احتیاجە بی یعنی وات لێ شخصیاتت نامێنێ ئینسانیش ئەمەngە خۆشە لە ژیانە بژی کە خاوەنی شخصیات بێ کە شخصیاتی لەدەست چوو خۆشی بچێ باشترە ئەم ساڵ چۆن بووەوە واللهی ساڵی پار نییە هەر نەبووایە باش بوو بەس ئیمساڵ لەوانەیە عاقڵ بن عقل بن تۆ بڵێ والله ئەڵێن عاقڵە بنێت نازانم مەگەر عقلیان کەن طبعا عقلیان نەکەن بە ئەمریکا و بە جەماعەتی عقلیان نەکەن بەس خواحافیزتان بێ کاکێ بە جەماعەتی عقلیان نەکەن چونکە نییە ئەوەی ئەمانە کردویانە بۆ عالەمە نییە کەس نەیکردووە کەسەوە ساڵی ڕابردوو چی پێکردن ها ساڵی ڕابردوو چی معاشی داوە ساڵی ڕابردوو ها 40 ملیۆن قەرزدارە داوای ملیۆنێک لە من نەکەینی کارەبە ئەو کەی پیاوە ها ئەبواە نێ نەختی ئینسانێت بوو پارەکەی منیشی باە وینەکەی خۆشی ئەلگرتایە و ئەو عالەمەشی تووشی ئەم عەجەت و زەحمەت و نەڕەحەتی نەبووە یعنی ئەم ئیشەی ئەمانە ئینسانیە نەوەڵڵا نائینسانیە وەڵایی ئەبواە ئەگەر پیاو بوونایە ئەوەی ئەو میلەتە کردی بۆ ئەمان و خستنیە ئەو ڕێگا کە ئەیبینی چونکە نان نەبوو بیخۆن کەواتە ئەمانە پیاوی دەوڵەتداری نین نەوەڵڵا خوانەکە نییە بە هیچ نوێیە هەر وەختی خۆی من لە مووسڵیش بووم ئەوە نەبووە کەوا ئەم عالەمە باسیەکە ئەوە جاریش کە تەسیسی یەکێتی کراوە من لە بەغا بووم مامجلال قسەی کردووە ئەوەی کردوێتی ئەو حیشی بۆ میلەت نەبووە هەمووی بۆ جەماعەتی خۆیان و بۆ کەس و کارەکەی خۆی بوو واتە 2024 ساڵێکی خراپ بوو بۆ ئێوە هەروەڵڵا ساڵێ بوو پیشترین ساڵ ئایسەرێشای مەعاشێمەوە نەگرتەوە برا بێژگە ئەوەی کە ئەی خۆن الان حاليا يسمون شو قرض كله فاينم كله قرض كله بوي فاني ليه بكره شو كم نعم كيف يا ولد ابوها انسانيتي انت يا ابوها نختي بيا ابونا هاي ابوها انسانيتي بياوتي انت يعني لا والله حتى بلي نيانا او باشو نيانا او باشو بو ميلادنا بۆ میلەت نیانەنە وەڵا بەس بۆ خۆیان ئەرە وەڵا ئەوەنە باشن زۆر وڵی خراپ نەبوو بەلای منەوە بەڵێ ئەم دواکەوتنی موچەوە چاوە بڵنکی خۆ بەدەست زێمە نییە کاکەم بەدەستکی بەدەست ئەو کەسێک کە وڵاتە ئەوا بەڕێەوە ژیانی قورس نەکرد چۆ قورسی نەکە بەڵێ قورسی کردووە چەند بە هیواوە ئەڕوانی لەوەی کە باش بێت وەڵی نازانم پیا بڵێ چی ئەبێ بڵێن ئیشەڵا باشە بێ ئیشەڵا باشە بێ بابەتێکمان نەبوو لەسەر 2024 حەزمانەکە و گونەرمەدێ باسێکمان بۆ کەی 2024 لای جەناب چۆن گوزەراوە بەتایبەتی ئەم دۆخە مەعیشیە قورسەی کە دواکەوتنی موچە ئەوەش ئێوە تۆوتتی تر من بۆ بێڵەوە پێم خۆشە سەرنجی جەناب بۆ گونەرمەدێ دیارە هەر وەکو کورد ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار بەڕاستی ماوەیەکی زۆرە هەموو ساڵەکان بەسەر نەتەوەی کوردەوە قورس کەوتۆتەوە تاشی کورد نەیتوانیوە بەرگەی ئەو هەموو نەهامەتیە بگرێ ئەم ساڵ بە ئومێدین ساڵی 2025 ساڵێکی خۆش بێ ساڵی ڕزگارکردنی ڕۆژ ئاواش بێت مامۆستا تا چۆن بەنسبەت جەناب خودی خۆتەوە ساڵی 2024 قورس بوو تەنانەت لە ڕووی خزمەتگوزاریەکانی کارەبا ئەوەشەوە بەداخەوە نەبووە ساڵی کۆتایی هێنان بۆ قەیرانانە وەکو هاوڵاتیەک وەکو هونەرمەندێک تا چەند ئەمە کاریگەری لەسەر ژیانی جەناب بدانە هەر لە دوای ڕاپەڕینەوە سەرکەوتنی ڕاپەڕینەوە
تا ئەم کاتی کە ئێستا من لەگەڵ توا قساکەم هەمووی نەهامەتی بۆ تاکی کورد هەمووی ناڕەحەتی بۆ تاکی کورد بەڕاستی ئەو وەزعنا لەبارەی کە ئێستا هەیە لە کوردستانە ناتوانم پێ بڵم دڵخۆشکەرەیە یا دڵم پێخۆشە لەبەر ئەوە ئومێدەوارم ساڵی ئایندە 2025 ساڵێک بێت خۆشی و بەختەوەری و شادی و تەنانەت ئەم کێشەی موچە و ئەمانە نەمێنێ وڵاتێک لە 2014ەوە عیب نییە پاشەکەوت بە مەعاشی خەڵکەکەن سێ مانگ جارێک ئەگەر مەعاشێ بن یا وای لێ هاتووە هەموو ڕۆژە مژدا هات مەعاش هات نازانم چی هات مەگەڵ تەجاڕێ بە میلەتاکرێت لەبەرەوە جارێکی کە شێڵمەوە قەت دڵم خۆش نییە بەڵام ئومێدم هەیە دوو شت ڕوو بدا لە 2025 یەکێکیان ڕۆژاوا ڕزگار بێ یا هەر هیچ نەبێ بگاتە مافە فیدرالیەکانی خۆی ئەوی کەیشیان ئەم کێشەی موچەوەمانە نەمێنێت و چارەسەر بکرێ ساڵی 2024 ساڵێکی باش نەبوو نەوەڵات ساڵێکی خراپ بوو کارەبا چۆن بوو ئەم ساڵ کارەباوە مناری خوێری وایە وڵا مناری خوێری بەیانی ڕۆی شەو تێدۆ شەو وەخت تێدەوە خەوێت وەڕوە ئەوەی کە ڕۆژێ لەو شاخە فیشەکی دەقانەوەقە بیبنەوە شاخە ڕەمیکە چونکە ئێمەوەمە لەو میلەتەکەن ئەگەر هەر ئەمانە لەسەر حکوومەت خراپترە بێت 2023 کو هیچی باش بوو نازانم هیچم نەبینی سارێکی زۆر خراپیش بوو کەس ئیسفادەی نەکرد یعنی حکوومەتێکمانەیە خۆی ناو حکوومەت ناتوانێت سەرەتایی ترین ماف بۆ هاوڵاتیەکانی دابین کە قارەبایە کە موچەیە مامۆستا ئەم ساڵ چۆن گوزەرا بۆ جەنابەت وەکو کاسبکارێک وەکو هاوڵاتیە وەکو گەنجێک وەڵی باش بوو کار نەبوو دواکەوتنی موچە و خراپی کارەبا و تەنانەت مەسەلەی بەدادگایی نەگەیاندنی بەشێک لەو کەسانەی کەستەمیان کردووە خەڵکیان کوشتووە ئەوە تا چەند لای جەنابەت جێگەی تێبینی بوو وەڵی بڵم چی تو خۆ باسی ئەو شتەیە بەزیتر هەچ کەسە ڕێیەکی و شتێکی خۆی بەجددی تەسیری لە ئیشی ئەوە کردووە مەسەلی موچە و دواکەوتنی موچە ئای تەبەن هەراوەڵات دەوری زۆرە بێ موچەی ئەو ڕۆژێکی موچە درێ بازار فەرقەکە هەتۆماتیکی ئەگۆڕێ 2024 ینی ساڵێک بۆ ماندووی کردن بۆ بابەتی دواکەوتنی موچە بوو کاسبکارێکی شوانیە بەڵێ فەرقی زۆر بوو هەراوەڵات دەوری زۆر بوو هەراوەڵا ئیشەڵام سا باشترە بێ پشتیوان بەخوا وەکو ساڵانی تروا بۆ هیچ جیاوازیکی نەبوو برا خراپتر نەبوو لە ڕووە مادیەکەی و کاسبکەکەیەوە بەتەئەکید خراپتر بوو بەتەئەکید خراپتر بوو لە ڕووی کار و کەسابەتی ناو بازاڕ و نەدانی موچە و بێ بازار ڕێمانە خراپتر بووە لە ڕووە سیاسەکەیشیەوە لە ڕووی ئەوە بینیمان خەڵک کوژرا تەقەکرا ئەوە کرا بەداخەوە دادگا زۆر دەورێکی ئەوەی نەبوو لەوەی کە تاوان باران و پێیز بدات دادگا و سزای تاوان باران بات بەتاکی دوای ئەوانەی کە خەڵگە کوژن کێن هەمویان پیاوی دەسەڵاتن و سەر بە دەسەڵاتن و یا کوڕە مەسوولە یا بەرپرسە هەر ئەو بابەتانەیە ناخۆ خەڵکی ئاسایی بڕوان ناکەم هەڵسێ بە کوشتنی کەسێک بەبێهۆ خەڵکی ئاسایی شەکی لەدەست نییە خەڵکی فەقیر شەکی لەدەست نییە هەر هەمووی خەڵکی بەرپرس و بەرپرسەکانە چەکیان لەدەسە لە ڕووی کارە باشەوە باسی کارەبا هەر مەکە کارەبا وەکو ئەوی لاتووە هەنێ وشە هەیە نەشیاوە بەکاری بێنی بووی کارەبا بەس لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ خۆیان بەکاری دێنن خەڵکی پێڵە خەڵەتێنن 24 کارژمێر کارەبا هەیە بەڵام دوای ئەوە کە زستان دێ وەکو چۆن بڵێ 3 ساعت 4 ساعت لە 24 ساعت تا کارەبایان بە خەڵک لە هاوینە کە گەرمەکە ئاو نییە کارەبا هەر بە هەمان شێوە نابێ ئەبێ بە 6 ساعت بۆ 5 ساعت کارەبا لە زستانەوە هەر نییە ئەم ساڵ لە ڕووی بازار و لە ڕووی وەزئی خەڵک و موچەوە چۆن بوو بەخوا من لێی نازانم موچە کە عیبی نییە ناوەڵە سێ مانگ جارێکی عیبی چییە کەسی لە بازاریەوە ناکەم کورە بەرەوەڵا وێرانە بەرەوەڵا برا زۆر وێرانی شە نەکەم
ساڵێکی خراپ بوو. والله صالي واشم هالنا ولا التاريخ بس باشي كل يتم عاشين خوتي كشيء نية سێمان جارێت كل سما جاري ترى كرجيني خلص شيء وخلص لا تيري هاربو کێشتان بۆ کری دوکانش دروست نابێ دكان من أعوم هي كنت جايبه من دروزاق ما قبل أديه لا والله هيك تەسیری لە هەموو شتێک کردووە. لا والله لا مشتري كريتون قابل أخو قابل كان معاشنا من بازارش كت ڕووی کارەباکەش ئەم ساڵ هەر خراپ بوو وانە سای 2024 والله خراب وكهرباء هالنما أخوان كهرباء ما الله هالنما بس بازار باشا كارته أنا والله لە ڕووی سەروەری یاسا و دانەدارگای و کەسانی کە ستەم و زوڵم و کوشتنیان کردووە أي ساكن هو أجر حكومة شقي نبي ميلتي نبي بميلت أبي شقي هبي هنا ميلت خوي خراب هنا حكومة كي حكومة ميلته خەڵقی بێ چی بکات خلاص أبي بخوي شاق خو شاق حكومتي شاق أبي أنا والله بقى چی بکە ئەم خۆچاکردنی چییە؟ أي خو حكومة خو بتنا والله بدو كاس خراب نابه حمو ميلته خوي خراب دەواتە بێ لە حکوومەتی قبول نەکەی حكومة بولي والله مليان قبولك حكومتي شاق بباش أنا سالم ميلاد أوان بي باشا ما بي والله زۆر خراپ بوو لەبەرەوە نەدارایی بوو نەپارە بوو ئەو خەڵکە بێمعاشە ئەو خەڵکە بازار نییە بازارێکی خەوتوو کارەبا هەر نییە یعنی ئەگەر حکوومەت چە نییە موچە هەر بە هیچ نوعێک نییە ئەگەر موچە ئاوا بێ چۆن ئەبێ موچەوا بێ ئەبێ هەموو 20 مانگ تا 25 مانگ معاش بگرێ ئەمە ملەتی تیانەیە کابرا کارێکەکەت ئێوارە پارەکەی ئەوێنێ ئەمە هیچەکانێ ئێمە وەکو حەقیانەت بڵین ئەبێ وەکو بێلایەن قسە بکەین ئەبێ کابرا لە 20 مانگ و 25 مانگ کابرا مۆزەفی دایرەیە بێ معاشقی بیتێ ئەو ملەتی تیانە حکومەت بۆ منت کە بەس خەڵکە ئێمە کارەبامان نییە 32 ساڵ 33 ساڵ ئێمە کارەبای مۆلی دەمانێ کاربای مۆلی خۆمان ئەیکڕین حکومەت چی منەتێکا بەسەرمانە ئێمە یعنی بڵێ کاربامان هەیە کاربای چیمانێ بێبزانە کارەبا هەیە شەو ڕۆژێش 3 سعات یا 4 ساعت کارەبا ئەمەکەی کارەبای ئەبێ ئینسان بیرکاتۆ لە بە ویژدان و قسەکە دەرگاکانیشمە هەر سەروەرنین و چەنا زوڵم و کوشتن و ئەوە کراوە و کابرای بکوژۆک و بەرزەکی بانان بۆی دەرچووە و خۆی داڵدەدا و نەجات ئەگەر کاکە دادگا سەروەر بێ کارەبا ئەبێ معاش ئەبێ خەڵکی وەعزی باشە بێ خەڵک لە بازارە ئاو بێ بازاڕی نابێ سەیرین بازارە کە ساڵی 94 و 95 و 96 هەگە 2 ساعت کارەبامان بوو خەڵک ئەوە سا لە ڕێک یعنی عربانە چیەک معیشەتێکی چاکی بەڕێ ئەبرد یعنی کابرایەک مۆزە بوو بە 300 دیناری سویسری بوو معاشێکی هاکەزایی بوو ئاتە بازار تا ئێوارە 200 دیناریە بردو ئەمە ئیسەکانێ ئەگەر حکومەتڕانی وانە بکرێ ئەبێ ئەمانە حکومڕانی بیرکەنەوە لە خۆیان ئەوە ئەسە چی بەسەرات ئەبێ بیرکەنەوە لەوە دانیشن و بەڵام با خۆی کێنە بۆ خۆمان نابێ کاکە ئەوان مانگی هاتووە منەتێ چیەکەن بەسەر خەڵکە بۆ معاشی خەڵک ناوات ئەمە منەتە ینی معاشاتەوە بێن بەو خەڵکە ئەگەر بڕۆ سەیری مەرزەکان کە بڕۆ لە سەیری مەرزەکان کە لە هەموو مەرزەکان نەو دەڕوات حکوومەتی عێراقی دەگەڵیان شەریکە ئەگە حکوومەتی عێراقی وەج ئێمە ئەچین و هینێگە نێرین ئێمە ئەچین وەڵا لژنەیەکە نێری بزانێکی مەرزەکان نەوتی لێڕوە نا ئەبێک وەختێک بێ ئەوان ئاگایان لە خۆیان تەنکەرەکانەکەن بەناو شارەکانە بڕۆ مرزی باشمە هەموو مەرزەکان بڕۆ هەرتاوەکوونی ئەگاتە لای مریوان تەنکەر وەساوە بە دووڕیز ئەمە یەکێک بێویژدانە کە بڵێت پارە نییە ئەو کەسانەیە کە معاشێکی بندیواریان هەیە ئەڵە وەڵا کاکە معاش نیە وڵا خەتای بەغای نە خەتای بەغا نییە ئەی تۆ ئەم پارەک من لە ماڵە ئیشکەم و تۆ لە مۆزەفێکی دایرەبی من لەگەڵ تو شەریک بوو تۆ لەگەڵ منە شەریک نەبیت ئەی بێ کاکە ئەم نەوتە دەرمێنە بچۆ داوا لە حکوومەتی عێراقیکە ئەی ئێوە بۆچی ئەمەکەن یعنی ئەم میلەتە ئەمە ئاوی تێ ئەچێ ئەمە ئاو بن بۆ ئێران خۆ ئێران بیاو نییە ئێمە سەیری مەرزەکان ئاویش بووینە ئاویشمان ببردایسا خێریقمان هەڵکردبوو ناخ برا ئەگەر ئاو ببی بۆ ئێران چۆن تەنکەرێ بە 6 وەرەقە و 7 وەرەقە ئەچێ بوو ئەوێ کاکە بڕۆن ئەمانە پارەیەکی بە بەلاشیان دەستکەوتووە ئەمانە لە حیاتی ئەمانە تێر ناخۆن نازانی کی تێرەخۆن هەج وەختیوان تێرەخۆن ئێمە ئیسراحە دەکەین بەس نازانی وەڵا کاکە ئێمە لە ئینتیفازا هەبووین ئەمان زانی ئەوان هەکە چۆن هاتوون تخوارەوە واللهی ئەوان هەر
یعنی چەندها شوێنە پێشمەرگە هاتووە خەڵک ئینتیفازی کردووە ئەوە ئینتیفازی چیان کردووە ئەو خەڵکە داماوک بوو ئیسەکانەی خەڵکێکیان کردووە بندیوار بەس دەبەرەوە کەم عاشێکی هەیەمانە ساڵی 2024 ساڵی نەهاتی بوو والله ساڵێکی زۆر خراپ بوو ساڵێکی بێکارەوا بوو ساڵێکی بێپارە بوو زارێکی بێ ئیش بوو بێ کاسپی بوو خوان کاسپیان هەیە قەیچێکە هەر مەسوولێک و دەپاڵاوگەنەوتی هەیە قەیچێکە معاشی هەیە خۆشترین شوێن بوو ئەی کورەمەکەی ژیانە نامەعاشەیە نە ئاو هەیە نە ژیان هەیە کارەبا هەیە نە کارەبا ئیترخوا خۆشی ئەم کوردستانە بێ چی بێت خۆشی چی بێ خۆ گەنجی زانی خۆ یانی دۆخێکی قورس بوو بۆ والله هیچ خۆشیتیانە بوو بەڕاستی خۆشیتیانە بوو بەڕاستی ئەیوەتە گەنجمان هەمی ڕۆشت هەمی کەوتەناوە ئاوە خنکە ئیتر چ خۆشیێکی تیاوە بە ساقە و ئەوسا هاوڵاتێکی شاوتی نەوتیش نییە نەوتیش نەوت ماڵی وایسە دەبێ نەوت لە ماڵیان نییە بە قوربان ئەیتر ژیان چییە ئەبێ ژیان چی بێ ئەمە کوردستانەکەمان کە پێمان خۆش بوو دخوا ژیانی بەخوا سەدام بۆچی خراپ بوو سەدام میستەمکار بوو بەڵام ئەوەیە کە ئێمە قسەکەمان ئەوەیە کە ئەمان مادەم دەسەڵاتی کوردین ئەبواە خزمەتەکەیان زۆر زیاتر بووە ئەینا کەس گومانی لە زاڵمی سەدام حوسێن ئەوانە نییە هەموو کەسم لە پێناوی هینا کوردستان هاتیاچوو پێشمەرگە بوون هەمویان ڕەمی کران و خران لە بەژێر خۆڵە بەخوا 300 کەسمان ئامۆزا و خاڵۆزا و پرزە بەس ئەمە لە تووڕەیە ئەمە دڵنیام جەنابەتەوە خۆتەڵی قوربانی دەستی ئەو ڕژێمەشی بەڵام قسەکە ئەوەیە 2024 لە ڕووی هەموو ئاستەکانەوە خراپ بوو یانی وەڵا هیچ خۆشیتیانە بوو خوای گەورە ئەم 2000 و چەند 24 تەواو بوو بەرەو 25 ڕۆی 25 ئیشەڵڵا زروفێکی خۆش بێ هەرزانیمان بۆ بێ گەنج هەمی بکەوێتە سەر ئیشەوە ژیانێکی خۆشمان هەبێ بێکارێکە شەر هەیە وڵا ئەکوا بێکاریکە کێ ئیشەکە تۆ گەنجیشی هەیە پارەی وەرناگری خوا ژیان پیاوەکەی من سەما عاشخۆرە داما 3 مانگە معاشی وەرنەگرتووە بەخوا خانە نیشن 250,000 بوو خوا حکوومەتی عێراق ماڵی ئاوا بێ بۆی کردەوە 600,000 ئەینا بەخوا تایسە 250 هەبوو 25 ساڵ خزمەتشی هەیە بەخوا ینی خەڵک قورسە ینی وڵا قورسترین ژیان قورسترین ژیانە بۆ بخەڵکە خستەکەم دڵە پڕ بوو ئەو دۆخە ناخۆشەیە ئەرە بەخوا کە یەککە بینم دەستی کورتە خەفەتی بۆ خۆ بەڕاستی ناخۆشە زۆر ئەی تۆ گەر وجدان و هەبێ تۆ یەکێک ببینی دەستی کورد بێت و احتیاجی بە پێ و ناخۆش نییە دیمەنێکە بینی وە ئاوا دڵە پڕ بووە چی دیمەنێکە بینی وە دیمەنم زۆر بینیوە لە تەلەڤیزیۆنێ بینم خەفەتی دنیا خۆم بەخوا ئەیتر هەڵێ چی واللهی ساڵێکی خۆش و باش بوو لە هەموو چۆشتیش باش بوو الحەمدولله دواکەوتنی نەبووە لە کاری خۆی هەمووی تاوەرگرتووە ئەرە وەڵا هەموویمان وەرگرتووە من خانە نشینم لەسەر بە عێراق یا هەرێمی کوردستان واللهی هەمووی کوردستان سەر بە عێراق نییە کەواتە بەس جارە 2 مانگە ماوە وەریگری وایە 2 مانگمان ماوە چەندێ وەرە نەگرت ئەم موچەی دواییە چەندێکی بێچوو واللهی تەخیر بووە ئەی چۆن ئەڵی دوا ناکەوێ آخر ممکنە بەیانی بێن ئینشاءڵڵا ممکنە نەشیە ئەیەن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەیەن قورس بوو ساڵێکی قورس بوو بە فەرمانبەران واللهی قورسە بۆ هەموو لای قورسە گرانیە موچەکەش نییە موچەکە هەیە ئەرێز بەڵام بەش ناکە درەنگەیەن شت گیرانە درەنگەیەن نەوەڵا لە وەختی خۆیاوەری لە چۆن بڵێن درەنگەیەن لە کاتی خۆی وەرەگری دواکەوتنی نییە نیەتی نەبەخۆ دیارە ژەناب سە بە عێراقی وەڵایی سەر بە کوردستانین کوردستانی شایدی عێراق ئەم خەڵکە هەموو یەڵێ دواکەوێت چییە مەسەلا ئەجاوە ڕۆژێ 2 ڕۆژ دواکەوت ڕۆژی 2 ڕۆژ دواکەوتووە هەر ئەوە ئەگەر دواکەی دوانە ئەی ئەم جارەی پێشوو هەفتە و شتێ ڕۆژ نزیکە 80 ڕۆژ دواک وڵی من حسابم ڕانەگرتووە نازانم لای جەناب هەر 2 ڕۆژ بووە هەر 2 ڕۆژ بووە هەر وای دەبێت وڵا بڵێم چۆن بوو حەزەکەم چی ڕاستەوە وڵی کەسی شوکاری نییە هەموو باسە ڕۆستاوە هەرەوەڵا ئەسیری لە گۆشتەکەش کردووە خەڵک لە هەرکی شتەیە کردوێتی یعنی ساڵێکی قورس و ناخۆش بوو هەرەوەڵا ئەگەر هەر ئەمانە لەسەر حکوم بن خراپترە بێت تووڕە دیاری هەرەوەڵا ئەی جەناب و ناتەتە لووتن نەخێر من وعزێکی زۆر مێری بەلای منە زۆر کەیفم نییە من هیچ قسەی بکێکم بۆیە کارەبا چۆن بووە ئەم ساڵ
کارەبا و مناری خوێری وایە وڵا مناری خوێری بەیانی ڕۆی شەو تێتەوە شەو وەخت تێتەوە خەوێت وەڕوە کارەبا و مناری خوێری وایە لە کاتی پیوسە نهێتەوە قەت باسی کارەبا مەکە ئەی لە ڕووی یاساوە تا چەند ئەم وڵاتە یاسا سەروەرە تا چەند سەروەر بوو یەشتر باشە بۆ خراپتر بگری ئارە وەڵڵا ینی بێشا بڵێ خوانی بڕێ چاکە بەخوای یەشتر ئەبێ بۆ ئەم وەختە ئیمڕۆ بۆ بەیانێکی بەیانی خۆزگە بۆ ئیمڕۆ خوازیین ئەو زانجگەرەکە جگەرەی خەفەتە دایەگرسێنی هەرەوەڵا چەندێکە موچە وەرنەگرتووە کورە موچەم هەر وەرنێ لێ موچەم هەر نییە ئەوە بەخوا هەر نێشیدەن گوێم نییە چەندێکە وەریان چەندێکە وەری نەگرت یەکمانیاندا پێمەشتم وەرم نەگرتنە چوم وتیانە و ڕۆژە نییە ئیتر نەچوومەتەوە ئیسەر وەرم نەگرت ئیمانیدا مانگیدا پێویستم پێنی ئەم پیاوە ئەم ناسیە حەمد بۆ خۆی گەورە تا ئیسا احتیاج بەخوا سی کەسەوین 250 هیچ حیزبێکمان نییە الحەمدولillah ئەی یەک شت خەڵک یەک داوای هاوکاری لێ بکە خێرە لێ بکە زەکاتی لێ بکە ئارە وەڵا ئیسا خەڵکە فەقیرەکە زۆر بووە ئەجا زۆر بووە پێم کری دەینێ شوێ چی بدەینێ ئەم ساڵ 2024 فەقیر زۆر بوو وانە زۆر هەر بەخوا ئەوەی معاشخۆرە فەقیر ئارە ئەشەو بیلا باوکم ئەوەی معاشخۆرە فەقیر ئەی حاجی کاسبکار هەیە فەقیر بێ کاسبکارەکە ئیسا بازاری نەما بێ ویش فەقیر کەوت بێ هیوایە شوێنی گرتووە مانگی 2 ملیۆنە پارەی کرێ دوکانەکەی پێ نێبیات بۆچی گۆشت کەم عرض کردووە بۆچی گۆشت کەم عرض کردووە لە دوکانەکەتا بوتەوە بۆ بازار نییە بازار نییە ئەوە ڕۆژی کەمەکە سەرابرین لەبەر دوکانەکە یعنی کەمێنن بۆ ئەوەی زوو بڕوا و تەواو جارە زیاترتان سەرە بڕی هەرەوەڵا وڵای وەکو 2024 نەک 2023 هەموو ساڵەکە وەکو یەک هیچ گۆڕانکاری لە ئینسان و لە وڵات و لە هیچ شتێکان نییە ئێتە من شێرپەنجەمە شێرپەنجەی سیەکانمە خۆ نابێ ئەو دەنمانە تاخیر بێ خەڵک معاشی نەبوو خۆڵی چی بگاڵە ئەم ناچاری هێت بۆ بازار ئەگەر پیا بوونایە ئەوەی ئەو میلەتە کردی بۆ ئەمان و خستنیە ئەو ڕێگا کە ئەیبینی شونژێنیە نان نەبوو بیخۆن هەر لە دوای ڕاپەڕینەوە سەرکەوتنی ڕاپەڕینەوە تا ئەم کاتی کە ئێستا من لەگەڵ توا قساکەم هەمووی نەهامەتی بۆ تاچی کورد والله ساڵێکی زۆر خراپە ساڵێکی بێکارەوە بوو ساڵێکی بێپارە بوو ساڵێکی بێ ئیش بوو بێ کاسپی بوو خۆشی ئەم کوردستانە بێ چی بێت خۆشی چی بێ وڵی زۆر ناخۆش خۆشی چی تیا بووە گیرمان خوارەوە لە زەر حکومەتە گەندەڵەوە بۆچی گیر و خوادۆ چی کردۆم حکومەتە فەقیرە نایەتی نەکرد تۆ لە من باش دەزانی حکومەت ئەوە هاوڵ باش جەنابێ ناوێری شتی ڕاستی بڵێ ئەوە من ناوێرم تۆ بوێرە پێما بڵێ خەڵکێکە بێڵێ کوا دوو ڕۆژە دواکە دیسا هەوڵاتێکم وەرگتۆڵێ کوا موچە دواکەوتووە ئەڵێەوە چییە خۆتان ڕناگرن تۆ قسە لە من دەرمەکە موچە بەعام دواکەوتەوە خەڵک وەزعی خراپە من خۆم زندانێکی سیاسیم لە 2009 معاشەکەم بڕاوە زندانی سیاسی یەکگرتو نییە ئێمە کاتی خۆی لە زمانی سەد حوسێن غیرەتمانە بوو ئێستا زندانی سیاسی یەک دەنە غیرەتمان نییە لەبەرەوەی بە هەموو زندانی سیاسیڵێن با بچینە بەغاشکان لەم حکومەتە بکەین یەک زندانی سیاسی غیرەتی نییە تۆ گوێ لە برای خۆ بگرە من چەنە ڕقم لەم حکومەتە ساوە چەنە داغ لە دڵم لەبەرەوەی هیچ بەهایەک بۆ تاکیش دانراوە دۆخی کارەبا چۆن بۆ ئەم ساڵ کارەبا هەر زۆر باشە وەزیرە لە 16 سەعادەیە ڕۆژانە بەس چۆن ئەم گەڕەکە 6 گەڕێکێکە 6 گەڕێکێکە 6 کویە کاتەوە 16 ساعت ئینەکە کارەبا باشە لە ڕووی سەروەری یاسا و ئەو کەسانی کە کوشتن هەبووە خۆتان نەزانن کە سای ڕابردووە تا چەند پێتان وایە ئەو تاوانبارانە دراون بەدادگا یەک تاوانبار نایرێ بەدادگا من ئەمڕۆ هەڵەسم باوکی خۆمە کوژم بەیانی یەکێتی پارتی ئەم باد سیارێکی جامڕەشمیاتێ چوار حیمایە بۆ دایان دەماچەیەکمات هێڵە تۆ مادام بێوەفا بووی بەرامبەر باوکی خۆ کوشت بڕۆ خەڵکم بۆ کوژە یەک کەس نایرێ بە محکەمە دادگای چی بەیانی ڕئیسی محکەمە بەبێ ئەمری سەرۆکی حیزبێک لە سلێمانی لە هەولێر ناوێرێ من با بە محکەمە ئەبێ ئەو بڕیار بە ئەنجا
ساڵی 2024 ساڵێکی خراپ بوو بەریزە جناب. هەموو ساڵە خراپە بێ ئێستا خەڵگەڵە 2025 2025 لە 2024 خراپترە بێ ئێستا سێ مانگە مەعاش نیرە یەک مەعاشراوان نییە پێم خۆشە ساڵی یەک مەعاش بیرێت بۆ ئەی بۆ لە کاتی دەنگانە ڕام کرد دەنگم بە یەکێتی و پارتی گۆڕانە دەستیان خۆش بە یەکێتی و پارتی حەقە 6 مانگ جارێ مەعاش بن بۆ خەڵکە خەڵک قابلیەتی بەڕاستی پێدەڵم خەڵک قابلیەتی وایەوە نییە قابلی نییە من بم لە جیاتی مەسرور بەرزانی و قوباتاڵان ئەوی دەنگی بە یەکێتی و پارتیا پێڵم تۆ خاوەنی شەرەفی خۆنی و شەرەف بۆ منە لەبەرەوەی تۆ دەنگە پیاوە منی خسۆتەوە شوێنە مەجبوری هەموو شتێک ڕازیبی وایەوە نییە من هەر لە هینەکەی خۆمەوە لە بوارەکەی خۆمەوە کە زندانێکی سیاسی تەمەنی لایەتیم لە پێناو یەکێتیان پەشیمانی حتا سەرێسقان پەشیمانم ئێستا حەقا یەکێتی و پارتی بمانەوە بە حکوومەتی عێراقی بمان خەنەوە سجن من تقریبا 2 ساڵ و 3-4 مانگم تەواو کرد حەقە 20 ساڵەکەم پێ تەواوکەن بە چەق پێم تەواوکەن بە هەموو زندانی سیاسی ئەوەی کە ڕۆژێ لەو شاخە فیشێکی دەقانەوەقە بیبنەوە ئەو شاخە ڕەمیکەن چونکە ئێمەوەمان لەو میلەتە کرد ئێمە یەک سەروەریمان بۆ میلەتە نێشتووە یەکێتی پارتی کامیان باسی خاک و نیشتیمانەکەن یەک کەسیان دیفاع لە خاک و نیشتیمان ناکرد لە دوای شێخ سەعیدی پیرانەوە هیچ سەرکردێ بە پاکی نەهێنا هەرچی سەرکردێ بە دزیاتەوە هەمووشی لە پێناوی مناڵەکانی خۆیانە خەباتیان کردو هیچیان یەک باوەڕیان بە خاک و نیشتیمان نەماوە نە لە شۆڕشی گوڵان و ئەیلول و شۆڕشی نوێی گەلەکە و بە هەموو ڕابەرەکانە هیچیان دڵسۆزیە میلەتە نەبوو ئەم ساڵ چۆن تێپەڕی بۆ جەناب بەهۆی بێموچەی و دواکەوتی موچەوە واللهی ئەوەنە بێموچە بین ئەوەنە هەمیان بە شقۆبینا بۆ خۆیان ئەمەڵە بێموچە بین ئیتیدەوە خەریب و شتێ بوو سوالمان نوێ کرد واتە دۆخەکە و نەقورس بوو قرس بوو ئێمە موچەمان هەیە ئێمە پیرین هیچمان دەسەڵاتمان نییە کا کاس بیکەین چین بەم لە کرێکاریکەین خواشێک بین ئەو موچە ئەوانی ئەوامانەکەمانێنێ ئەرە وەڵڵا ساڵی 2024 ساڵێکی باش نەبوو نەوەڵا ساڵێکی خراپ بوو ئیتر ئەگەر خواکار ڕەحمان پێکرد بمانەنێ ئەوە باشەوەیت نێشمانێنەوە هیچ وە هیچ دەسەڵاتێکمان نییە ئێمە ئەم موچەی کۆتاییش هەر فریایەوە کەوتن قەرزەکانی پێ بن ئەرە بەخوا هەچێکم وەرگرت وەچۆی ناومەمە بە قەرزە کارەبا و خزمەتگوزاریشەوە هەر خراپ بووین کارەبامان نییە خودمان کارەبا هەرکوا کارەبا وڵی بۆ ناوی سوێن هێنا کارەبای چی نەوەڵا خۆمان کارەبامان نییە هیچ داماوین بێ کەسین بکرد یانی تێبگەی بێ حکومەتی بەڕاستیەکەی هەمیان بۆ خۆیان یانی ئەم دو حیزبە چاوان فەقیرێکی وەکو منێن لە پیرێکی وەکو منۆ نییە وڵی چوافی ئەمەدارکراون خوا بیزانێ ئەرە وڵە چا بووی قەرزیشکەی تەبان ئەرا بەخوا قەرزم کردبوو ئەرە وڵی قەرزم کرد هەموو هەچێک مگاتم بە قەرزە ڕەجی باش نییە باش نییە ناوەڵە وڵی باش نییە حکومەتەکەمان گەندەڕن هەرچیان دز و زەردەن من معاشی شتێکم نییە بخوا تەمەن 56 ساڵ بێت هیچ معاشێکم نییە ئەوەی مەعاشەکەشی حاڵی زۆر جوان وڵای دەزانم وڵاوە خۆمێت من ئێستا خۆم پاق لە فرۆشم پاقریە فرۆشم تەسیری لە پاق لە فرۆشنەکە کردن وەرەوەڵە خۆ بەخۆ بۆی دەژێنم وردەوردا ئەم بێموچەی تەسیری لەوەش کردووە کورە هەل هەموو شتێک کردەکە هیچێکی نییەشە لە دنیادا بەس بە خەڵی خۆیان هیچیان نییەشتووە ساڵی 2024 ساڵێکی باش نەبوو وڵی ئینشەڵا ئەمە دی خۆش دەبێ مان دەڕن و کۆمان دەبنەوە ئینشەڵا ینی خۆشیەکەوەی لە کۆڵمان بنەوە ئینشەڵا ئارەوەڵا ئەی لە ڕووی کارەبا و خزمەتگوزارەکان وەزع چۆن ئەو شتانە هەر نییە و کارەباشە تەر نییە بە هیچ شێوەیەک کارەبا کۆ هەیە 2 ساعتێ ساعتێکی وی بوون نییەوە ئەی مەسەلەی سەروەری یاسا تا چەند یاسا لە وڵاتە سەروەرە وڵی یاسا سەروەر هەر نییە سەروەر بیار خەڵکەم مەعاشی دەبووین ئەمە بنمانە نەوت و بەنزین و هەموو شتێکە پێویستی بۆی ناکە ئەمە بەخۆ هەر بوو بیا بەخۆڕای مادەنی نەک بەکڕین ئەرێ بەخوا شما پڕ کێش و پڕ ناخۆشی بوو بێموچەی بێمەعاشی و بێبازاری لایەکەوە بۆ سێ و خەڵکیش ئاوا بێتاقەت و هیچ خۆشییان نەبوو ساڵ بە ساڵ ئەڵێ خۆزگەم بەپار ینی لە هەموو خزمەتگوزارەکانەوە خراپ و کارەباوەشە وڵی کارەبا هەر باسی مەکە کارەبا کەم بۆ تۆ ئاو تۆزێ باشتر ڕەحمەتی خوا گەورە هەیە ژیانی ئەوە خەیبینی خەڵکە بە ئام هەمووی بێتاقەتە بزێ وا نابین دەسە لێوی خەڵکەوە یعنی بێموچەی تەسیری لەم کەلوپە لە سەرتایانی جەنابی شکرێکە فرۆش ڕۆژێ بوو بڵم ڕۆژی دە 12 دان زیاتر لە فرۆش هەر نەوەیەک ڕۆژی وا بوو باشترین بازارەوە داوری سا ڕۆژی وای تا ئێستا خوا نەبرێ
2000 فرۆشراوە یاگە بێ بازاری نەبێ بێ موچی نەبێ ئەوا بێ کە سەرەتایەکی ژیانە زۆر زۆر زەرور ئەمە شەرخ لەزگا بڵین پلیتە ڕۆژی بۆ پلیتە ڕۆژ 10 دەرزەن پلیتە فرۆشووە ئێستا با هەفتەیەکی دەرزێن پلیتە نافرۆشم بۆ شتەکە گرانە ژیان قورس بووە پارەکە هەر نییە تا گران هەیە کەمە بەس لای من و تۆنی لای گەورەکان هەیە تێگەیشتی لای منی تۆی داما فەقیرین کە دیمانە پارە ئەگەنا پارە هەیە برا موچەوە لە ڕووی بژێویەوە لە ڕووی کارەباوە لە ڕووی قسمەت گوزارەکانەوە جا لە ڕووی چیوەنا وڵی جا لە ڕووی هەموو شتەکانەوە خراپ بوو هیواداری ئینشەڵا چاک بێت شتەکانی چی بەکەڵک نهاتووە 2024 خراپ بوو 2024 2023 kwa هیچی باش بوو نازانم هیچم نبینی ئەمن لەوەتی بیرم دێ کرێکارم هەر ئیشەکەم 2024 ئیش و کار هەبوو یان کەم بوو وڵی بۆ ئێمە باشە ینی ئینسان کە ئیش کات ئیش هەر دەبێت بەس بۆوانەی کە لە ماڵە دانیشم بر هەر ئیش نییە شتی وار نییە کابرا موچەیەکی فەقیرە سێ مانگ جارێ موچەکەەوە کابرا کە موچەی نەدەنێ مۆزەفێ بەچی بژێ نازانم لە ڕووی کارەبا و خزمەت گوزارەکان ئەویش خراپ بوو ئەویش خراپ هیچی بەکەڵک نایێت هەمووی تێک چووە هیواداری نەم ساڵ 2025 باش بێ و ینی بەرپرسەکان چاک بوو خەڵکەدا بخشێنەوە تۆزە بیر لەو خەڵکی بکەنەوە بۆ خۆیان قازانجە 2024 چۆن گوزەرا واللهی زۆر خراپ بوو ئەرێ والله لەبەرەوەی خراپ بوو مەعاشەکە نەبوو سارێکی زۆر خراپیش بوو کەس ئیسفادەی نەکرد کارەبا و خزمەت گوزارەکان و سەروەری یاسا و خوا بە زیاد بیستاقی نییە ناوەڵا هیچی نییە 2024 ساڵێکی باش نەبوو ناوەڵا باش نەبوو ئەگەر 2005 باش بی ئەگەنا چار کەس ئیسراعاتی نەکردووە هەڵا تر لەو وڵاتەیە ئەبێ بڵێن چۆن تێپەڕی ئەوەی کە بینین کە العادە لە وڵاتێکی تۆ بڵێ یاسا سەروەر نێوەکو پێویست ژیان و گوزەرانی خەڵک ساڵ بە ساڵ خراپترە بێت وە لەو 10 ساڵی دوایە خۆتان نزان بژێوی ژیانی خەڵک بە تایبەتی فەرمانبەران لە لە بارودۆخێکی زۆر نالەبار و پڕکێشە بەڕێ کرد هیوادارین ساڵی داهاتوو بتوانن بە خۆدا چوونەوەیەک هەبێت هەردوو حزبی دەسەڵاتدار و ئەوانەی کە دەستنە دەسەڵاتەوە دەستنە حکوومەتەوە بتوانن ژیان و گوزەرانی خەڵک باشتر بکەن ساڵی 2024 نازامیت خۆشێکی تیانە بوو لە ڕووی موچە لە ڕووی کارەبا لە ڕووی خزمەت گوزارەکان هەمووی یعنی حکوومەتێکمانەیە خۆی ناو حکوومەت ناتوانێت سەرەتایی ترین ماف بۆ هاوڵاتیەکانی دابین کە کارەبایە کە موچەیە ژیانێکی سەخت بوو ئەم ساڵ ژیانێکی سەخت بوو هەرێمی کوردستان ئەوەی لە ماوەی ڕابردوودا بینیتان ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر ساڵی 2024 کە بۆ چوون و ڕای بەشێکی زۆریان هاوتەری بوو هاوشێوەی یەک بوو کە دەیانوت ساڵێکی ناخۆش بووە بێ موچەیی بۆ بێکارەبایی بووە کەمی خزمەت گوزارەکان بۆ یاسا سەروەر نەبووە و تەنانەت باسییان لەوەش کرد کە بەشێکی زۆریان بەهۆی ناچاری و نەبوونی پارەوە نەیانتوانیەوە چارەسەرە پزیشکیەکانیان وەربگرن و تەنانەت تووشی عیبە بوون هەندێکیان وتیان کە تەنانەت ئەوەندە قەرزار بووین ڕووبان نەهاتەوە بە ڕۆژا بگەڕێنەوە ماڵ بە شەو لە دوای بانگی مەغریب بۆ هاتنە ماڵ بۆی خاوەن قەرزەکە نەمان بینێ ئەمە دۆخی هاوڵاتیان بوو لە ساڵی 2024دا کە بە دۆخێکی تەواو ناهەمواردا ژیانیان گوزەران تا بەرنامە بۆ یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاسدەزایە ناکەم